الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنگی. ناوی کتێب چی بۆچی چۆن. بەرجی 2. نووسینی ئاسلی کاپڵان. وەرگێڕانی دەستەی وەرگێڕانی دەستگای چاپ و پەخشی کانی عیرفان. چاپی یەکەم ئازار 2016. لە بەڕێبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارەی سپاردنی 174 ساڵی 2014 پێدراوە. تیراژ 3000 دانە. کۆی لاپەڕە 102. خوێندنەوەی توبا هەولێری. کارە دەنجیەکان هاوکار محەممەد حەسەن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. دۆشاو چییە؟ لاپەڕە 1. دۆشاو بریتێ لە شەربەتێکی خەستی میوە کە بە کوڵاندن خەز دەکرێتەوە و بە هەوێنکردن ڕێگری دەکرێت لە ترشانی. بە شێوەیەکی گشتی لە ترێ بەرهەم دەهێنرێت. میوەی ئاودار کە ئاوەکەیان دەردەهێنرێت بۆ دروستکردنی دۆشاو دەخرێتە ناو دەفری کوندارەوە. ئەم دەفرانش دەخرینە ژێر پەستانەوە و بەم شێوەیە ئاوی میوەکە دەردەهێنرێت. دوای جیاکردنەوەی خەڵتەکەی دەخرێتە سەر ئاگرێکی گەشت بۆ ئەوەی کەمێک خەز ببێتەوە. جۆرە گڵێک دەکرێتە ناوی کە پێی دەڵێن گڵی دۆشاو. بەم شێوەیە دۆشاوەکە ئامادە دەبێت بۆ بەکارهێنان کە شەربەتێکی میوەی تامخۆش و خەستە و بڕێکی زۆر شەکری تێدایە. ئایا دۆشاو گەنجینەی ئاسنە؟ لاپەڕە 2. لە کاتی کەمبوونەوەی مادەکانزاییەکانی جەستەمان جۆرەها ناڕێکی لە ناو لەشماندا دێتە پێش و دەردەکەوێت. لە گرنگترینیان کەمی کانزای ئاسنە کە کانزایەکی گرنگە و لە پێکهاتەی هیمۆگلۆبینی ناوخوێندا ڕۆڵێکی بەرچاو دەگرێت. ئاسنی جووتبارگە پێویستە بۆ دروستکردنی هیمۆگلۆبین کە گەردێکە ئەرکی گواستنەوەی ئۆکسجینە لە ناوخوێندا. جگەلەوە وەک فاکتەرێکی ڕێکخەری گرنگ ئیش دەکات لە مۆخی ئێسکدا. لەبەر ئەوەی خانەکانی بەرگری لەش لە ناو مۆخی ئێسکدا دروست دەبن. هەر جۆرە کەم و کورتێک لە مۆخدا هەبێت ئەوە لەشمان لە بەرامبەر نەخۆشیەکاندا لاواز و بێبەرگری دەمێنێتەوە. ئاسنی سێبارگە کە وەک حەب وەردەگیرێت بۆ ئەوەی لە ناو لەشماندا بگۆڕدرێت بە ئاسنی جووتبارگە پێویستە لە ناو لەشماندا پرۆسەیەکی تری جودا ڕووبدات. لە هەندێک حاڵەتدا وەک کەمی ڤیتامین C ئەم پرۆسەی گۆڕانکاریە بەسەر ئاسنی ناو لەشماندا ڕوونادات. ئاسنی ناو دۆشاو پێکاتوە لە ئاسنی جووتبارگە کە لە ناو لەشی مرۆڤدا بە ئاسانی بەکاردەهێنرێت. ئەگەر خواردنی ڕۆژانەی مرۆڤ تەنها لە دۆشاو پێکات بێت ئەوە 35 پێویستی ڕۆژانەی ئاسن دابین دەکات. شەکەتبوونی ماسوولکە چییە؟ لاپەڕە 4. شەکەتبوونی ماسوولکە بەو بێهێزیە دەوترێت کە لە دوای فشار خستنە سەر ماسوولکەکان یان بەکارهێنانیان بۆ ماوەیەکی زۆر هەستی پێ دەکرێت. پێکەوە لەگەڵ جۆرێک ئازار کە لە قوڵایی ماسوولکەکەوە دێت بە جۆرێکی تر ئەتوانین بڵێن کە شەکەتبوون بریتێ لە ناهاوسەنگیەکی کاتی لە نێوان توانای ماسوولکەکان لە دەستخستنی وزە و بڕی ئەو وزەی کە پێویستە بۆ ئەنجامدانی کارێک. کاتێک بڕی وزەی پێویست زۆرترە لە وزەی کە دابین کراوە هەستی ماندوێتی وا دەکات ئەو کارەی لەلایەن خانەکانی ماسوولکەوە ئەنجام دەدرێت کەم ببێتەوە. بەم شێوەیەش خانەکان لە هەر جۆرە زیانێک پارێزراو دەبن لەبەر ئەوەی ئەو میکانیزمانەی کە پێویستن بۆ هێشتنەوەی خانەکان بە زیندویەتی پێویستیان بە وزە هەیە. شەکەتبوون میکانیزمێکی زۆر سوودبەخشە بۆ پاراستنی خانەکان کە لەلایەن ئافرێنەرێکی ژیر و بە بەزەیەوە جێگیر کراوە. ئەگەر ئەم تایبەتمەندیە بەم شێوەیە جێگیر نەکرایە ئەوە وازمان لە کارکردن نەدەهێنا و فشارمان لە ماسوولکەکانمان دەکرد تا ئەو کاتەی بە تەواوی خانەکانیان دەمردن. کاتێک ئەو ماسوولکانەی کە فشاریان دەخرێتە سەر تووشی ماندوێتی و شەکەتبوون دەبن چاڵاکیەکانی ناو ماسوولکەکە بە تەواوی نامێنن یان کەم دەبنەوە. بەم جۆرە ماسوولکە و ژێ و بەستەر و ئێسکەکان لە توشبوون بە هەر زیانێک پارێزراو دەبن و بەرگریان لێ دەکرێت. ئەگەر هەستی ماندووبوون نەبووایە ئەوە لەبەر ئەوەی کە نازانین چ جۆرە چاڵاکیەکی ماسوولکەکان زیان بە سیستەمی ئێسکە پەیکەر دەگەیەنێت زوو تووشی کۆمەڵە کێشە دەبووینەوە وەک پچڕان لە ڕیشاڵی ماسوولکە و بەستەرەکان و خوێنبەربوون لە ناو ماسوولکەکانماندا. گەر جومگەکانمان نەبووایە چی ڕووی دەدا؟ لاپەڕە 6. لە ناو لەشی مرۆڤدا 306 جومگە هەن. نزیکەی 270 جومگەیان جوڵاو و نیمچە جوڵاون و ئەوەی دیکە دەمێنێتەوە نەجوڵاون و پێکەوەن. ئەگەر جومگەکانمان نەبوونایە ئەوە ئێسکە پەیکەرێکی جێگیر لە ژیانماندا هیچ سوودێکی نەدەبوو بە جۆرێک کە توانای خواردنەوەی ئاویشمان نەدەبوو. ئەوە بەهۆی جومگەکانمانەوەیە کە دەتوانین جۆرەها کار ئەنجام بدەین و بڕۆین بە ڕێگادا. ئافرێنەری مەزن
ئێسکە پەیکەر و ماسوولکەکانمانی بەو پەڕی داناییەوە دروست کردووە کە بە سوود و گونجاو بێت بۆ کارەکانی ڕۆژانەمان. جومگەکانمان تاوەکو گۆشەیەکی دیاریکراو بە خۆیان دەتوانن جوڵە بکەن، تاوەکو ماسوولکەکە و ئێسکەکانی لەشمان بە هەماهەنگی و بە ئاسانی ئەرکی خۆیان جێبەجێ بکەن. ئەگەر سەرنج بدەینە جومگەکانمان یارمەتیدەری سەرەکیمان لە ئەنجامدانی ئەو کار و پیشانەی کە لە ژیانی ڕۆژانەماندا ئەنجامیان دەدەین. بۆ نمونە کاتێک کە چاکەتەکەمان لەبەر دەکەین تەنها توانای ئەوەمان هەیە کە قۆڵ و باڵەکانمان چل پلە لە شانەکانمان ببەینە دواوە. کاتێک بمانەوێت میوە لە درەختێک بکەینەوە تەنها توانای ئەوەمان هەیە کە قۆڵ و باڵەکانمان 170 پلە بەرز بکەینەوە. دەستوانین قۆڵمان 180 پلە بەرز بکەینەوە بۆ تەنیشت سەرمان. ئەگەر ئەم سنوورداریە لە جوڵەی جومگەکانماندا نەبوایە ئەوە شانەکانمان ناو بەناو لە جێگەی خۆیان دەردەچوون. هەروەها ئەگەر هاریکاری بەهێزی شانەکانمان نەبوایە ئەوانەمان دەتوانی بەردێکی قورس هەڵبگرین و سەرمان بشۆین و لە شولار و پشتمان پاک بکەینەوە و بە ئاسانی جلوبەرگ بپۆشین. بۆچی بەفری سەرچیا بەرزەکان بە هاوینان ناتوێنەوە؟ لاپەڕە 8. کاتێک دەچینە سەر بەرزایی چیاکان بۆ هەر 180 مەترێک پلەی گەرمی 1 پلەی سەدیدا دەبەزێت. بە هەمان شێوە تاوەکو بەرزی زیاد بکات ڕێژە و بڕی بەفربارین زیاد دەکات. هەرچی بەفری سەرلووتکەی چیابەرزەکانیشە بە هاوین و زستان ناتوێتەوە، چونکە تەنانەت لە وەرزی هاوینیشدا لە بەشە بەرزەکانی سەرچیاکان شەوانە پلەی گەرمی بۆ ژێر 0 پلەی سەدیدا دەبەزێت. سەرەڕای بەرزبوونەوەی پلەی گەرمی لە ڕۆژدا شەوانە ئەو بەفرانەی کە وردە وردە خەریکن بتوێنەوە دووبارە دەیبەستنەوە بەهۆی نزمبوونەوەی پلەی گەرمی. لە هەندێک وڵاتدا لە 2700 مەتر بەرەو ژوور بەفری چیاکان هیچ ناتوێتەوە. لە ناو شیری دایکدا چی هەیە؟ لاپەڕە 9. شیری دایک کە بە شلەیەکی ئەندامیدا دەندرێت ئەو ماددە خۆراکیانەی تێدایە کە بۆ گەشەکردنی منداڵ پێویستن، بە تایبەتی ماددەی بەرگری لە نەخۆشی و ماددەی بەهێزکردنی کۆئەندامی بەرگری. ئەو ترشە چەوریە سەرەکیانەی کە بۆ گەشەسەندنی کۆئەندامی دەمار و مێشک پێویستن و لە شیری دایکدا هەن، 8 هێندەی بڕەکەیانە لە شیری مانگادا. ڕێژەی مژینی ماددە کانزاییەکانی وەک ئاسن و زینک لە ڕیخۆڵەکاندا کە دوو مادەی پێویستن بۆ گەورەبوون و گەشەسەندنی کۆرپەلا لە شیری دایک زیاترە وەک لە شیری مانگا و شیری قوت و بڕی ئەو کۆلسترۆڵەی کە لە شیری دایکدا هەیە لە مانگەکانی سەرەتای تەمەنی کۆرپەدا زۆر گرنگە بۆ چاڵاکردنی سیستەمی ئەنزایمەکان و ڕێگریکردن لە ڕقبوونی خوێنبەرەکان لە ساڵەکانی دواتری تەمەنی کۆرپەکەدا. ئەو شیری دایکەی کە وەک ژیان پێویستە بۆ کۆرپە تەنها بە گۆشکردنی کۆرپەوە ناوەستێتەوە، بەڵکو پەیوەندیەکی تونند و تۆڵ دروست دەکات لە نێوان دایک و کۆرپەدا. ماندوویەتی دوای گەشتکردن بە فڕۆکە چییە؟ لاپەڕەتدا کاتژمێرێکی زیندەی لە ناولەشماندا هەیە کە کار و کردەوەکانی جەستەمان ڕێک دەخات. ئەم کاتژمێرەی کە بەپێی کاتە جیاوازەکان کارەکانی خۆی ڕادەپەڕێنێت با تیشک و گەرمی کە دوو فاکتەری دەرەکین کاریگەری لەسەر دروست دەبێت. بابیر لەوە بکەینەوە کە کاتێک لە هەولێرەوە بەرەو نیویۆرک دەفڕین، لەم حاڵەدا کاتژمێرەکەی جەستەمان بەپێی کاتی هەولێر مامەڵە لەگەڵ کاتدا دەکات. بۆ نمونە گەر کاتژمێر 2 پاژنیوەڕۆ لە هەولێر سەرکەوتوو بین، دوای گەشتێکی دە کاتژمێری کە دەگەینە نیویۆرک کات بەپێی کاتژمێری ناوجەستەمان 12 شەوە، بەڵام بەپێی کاتی نیویۆرک کاتژمێر 3 پاژنیوەڕۆیە. کاتژمێری ناوجەستەمان بەپێی کاتی ئەو شوێنەی کە تیایدان 7 کاتژمێر لە پێشەوەیە. برسیمان دەبێت دوای ماوەیەکیش خەویش زۆرمان بۆ دەهێنێت، بەڵام بەپێی کاتی ئەو شارەی تیایداین 7 بۆ 8 کاتژمێری ماوە بۆ نووستن. بەم دیاردەیە دەڵێن ماندوویەتی دوای گەشتکردن. لەم بارودۆخەدا ئەو کەسێک کە بە فڕۆکە گەشتی کردووە دوای فڕینەکەی هەست بە ماندوویەتیەکی زۆر دەکات، بە تایبەتی لە کاتی خوێندنەوە و بەکارهێنانی ئۆتۆمبیل و چوونە سەرکار هەست بە کەمی وزە دەکات. بەکتریای سوودبەخش واتای چییە؟ لاپەڕە 11. بەکتریا سوودبەخشەکان لە ناولەشدا وەک سەربازی ئەرکدار ئیشی خۆیان دەکەن. ئەو بەکتریایانەی کە لەسەر پێست و ناودەم و قوڕگ و ڕیخۆڵەکان و چاودا بەبەردەوامی هەن و لە بارودۆخی ئاساییدا نابنە هۆی نەخۆشی، ئەم بەکتریایانەی کە وەک میوانێک لە ناو لاشەماندا جێگیر بوون لە پێناو ئێمەدا ئیش دەکەن و ناهێڵن ئەو بەکتریایانەی زیان بەخشن لە ناو ئەندامەکانی لەشماندا گەشە بکەن. دەرمانی دژە بەکتریا هەروەک چۆن بەکتریا زیان بەخشەکان دەکوژێت، بەکتریا سوودبەخشەکانیش دەکوژێت. ئەمەش هۆکاری ئەو زیانەیە کە لە بەکارهێنانی هەڕەمەکی دەرماندا تووشمان دەبێت. خوێنەری بەڕێز
ئەم تڕاکە بە کۆتا هات. ئایا دەکرێت سیدی خەتخەتکرا و چاک بکرێتەوە؟ لاپەڕا 13. زۆربەی خەتەکانی سەر سیدی لەسەر ئەو بەرگە پارێزەرە دێتەکایەوە کە لە ماددەی جەلاتین دروستکراوە و بۆ پاراستنی ڕووی دیسکەکە لە کڕاندن دانراوە. کاتێک ئەم چینە پیس دەبێت یان سوختی تێدەکرێت، ڕێگە بەو تیشکی لەیزەرە دەگۆڕێت کە سیدیەکە دەخوێنێتەوە و دەیخاتە هەڵەوە. ئەو بەشەی سیدیەکە کە سوختی تێبووە دەبێت بە سمارتەیەکی نمرەهرە باریک و نەرم سمارتە بکرێت و دواتر مادەیەکی کیمیایی بەسەردا بکرێت و مادەی جەلاتینی لێ دروست بکرێت. بەڵام ئەگەر چینی سەرەکی سیدیەکە خراپ ببوو، ئەوە سیدیەکەمان تاک نابێتەوە. بۆچی هەندێک قەڵەم ڕەساس تۆختر و تێرتر دەنووسن؟ لاپەڕا 14. لە نووکی قەڵەم ڕەساسدا دوو مادە هەن کە ئەویش گرافیت و گڵن. گرافیت لە کارگەکان و لەو ئامێرانەدا هەیە کە لە پلەیەکی گەرمی بەرزدا کار دەکەن و وەک مادەیەکی چەورکە ڕۆڵ دەبینێت و مادەیەکی ڕەنگتێری نەرمە. بەڵام گڵ لە چاو خەڵوزدا ڕەقترە و پتەوترە و خاوەنی ڕەنگێکی ڕوونترە. ئەو قەڵەم ڕەساسانەی کە ڕێژەی گرافیت تیایاندا زیاترە نەرمترن و تۆختر و تێرتر دەنووسن، بەڵام ئەوانەی کە گڵیان تیادا زیاترە ڕەقترن و کاڵتر دەنووسن. بۆچی هەنگەکان شانەی هەنگوین لەسەر شێوەی شەشپاڵ و دروست دەکەن؟ لاپەڕا 15. هەنگەکان هەروەک ئەوەی بە ئیلهام بۆیان هاتبێت شانەی هەنگوینەکەیان لەسەر شێوەی شەشپاڵ و دروست دەکەن. شەشپاڵوەکان بەهۆی ئەوەی کە کەمترین کەرەستەیان دەوێت و زۆرترین هەنگوینیش دەگرن بە سوود بەخشترین شێوە دادەنرن. هەروەها شانەی هەنگ لەسەر شێوەی شەشپاڵ و خۆراگریەکەی لە لووتکەدا. ئەگەر شانەکان هەر شێوەیەکی تر یان پێنج پاڵوو بووە، ئەوە ناوە لە نێوان خانەکاندا بۆشایی دروست دەبوو. ئەگەر لەسەر شێوەی سێگۆشە و چوارگۆشەش بوونایە، ئەوە بۆشایی بەجێ نەدەما، بەڵام ئەم شێوانە کەرەسەی زیاتریان دەویست بۆ دروستکردن. باڵندەی قەترەس چۆن دەتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێژ بەبێ جوڵاندنی باڵەکانی بفڕێت؟ لاپەڕا 16. باڵندەی قەترەس کە زۆرینەی ژیانی لەسەر ئۆقیانوس و زەریاکان بەسەر دەبات، هیچ کاتێک دانابەزێتە سەر وشکانی. بۆ ماوەیەکی دوور و درێژ دەتوان بەبێ وەستان بفڕن. ئەم باڵدارە گەورە ئاویە بۆ فڕین و مانەوە لە هەوادا تەنها پێویستی بەکردنەوەی باڵەکانی هەیە، بە تەواوەتی بەرامبەر بە ئاراستەی ڕەشەبە. بەم شێوەیە بەبێ ئەوەی باڵەکانیان بجوڵێنن دەتوانن ماوەیەکی دوور و درێژ بفڕن. بۆ ئەوەی لە هەوادا ڕێرەوی خۆی بگرێتە بەر، سوود لە هەوای گەرمی سەر دەریاکان و ڕەشە باوەر دەگرێت، لە کەشێکەوە بۆ کەشێکی تر دەڕوات و چەندەها کیلۆمەتر دەبڕێت. باڵەکانی لە دۆخێکی کراوەدا لە ناو ڕەشەبادا بە شێوەی پیتی زێدی ئینگلیزی جارێک بۆ سەرەوە و جارێک بۆ خوارەوە ڕادەوەشێنێت. بۆ ئەوەی باڵدارێک بتوانێت بە شێوەیەکی جێگیر دوو باڵی گەورە بە کراوەی ڕابگرێت کە هەر یەکەیان 3.5 مەتر دەبێت، پێویستی بە هێزێکی زۆر گەورەیە. بەڵام ئەم کارە بۆ قەترەسەکان هیچ قورس نییە، چونکە ئافرێنەری بەتوانە لە ئێسکی باڵەکانی ئەم جۆرە باڵدارە جۆرێک لە سیستەمی کلیلی داناوە کە بۆ ڕاگرتنی باڵەکانیان بە کراوەی یاریدەدەریان دەبێت. لە سایەی ئەمەوە بەبێ ئەوەی هیچ هێزی ماسوولکە بخەنەگەر، دەتوانن بە ئاسانی و بە وزەیەکی زۆر کەم و بەبێ وچان و ماندووبوون بفڕن. ئاژەڵەکان کە نەخۆش دەکەون چی دەکەن؟ لاپەڕا 17. چەندین نمونەی ئاژەڵ هەن کە خۆیان چارەسەری نەخۆشی خۆیان دەکەن لەژێر ڕێنمونی ئافرێنەری مەزنیان. هەندێک لەوانش بریتین لە مانەی خوارەوە. شێرەکان کاتێک کە بریندار دەبن، هەندێک ئاو و خۆڵ دەکەنە ناودەمیان و دەیجون و دواتر دەیکەنە دەرەوە بۆ سەرزەویەکە و ئەم تێکەڵەیە لەسەر زەویەکە هەندێک دەشێلن و لە برینەکەی دەدەن. قڕ سەرڕای مژینی ماددە ژەهراویەکانی ناوبرینەکە، ئەو مادانەش ڕادەکێشێت بەرەو برینەکە کە بۆ چارەسەربوون و ساڕێژبوونی برینەکە پێویستن. ئاژەڵە شیردەرەکانیش لە کاتی برینداربوونیاندا برینەکە دەلێسنەوە. لە سایەی ئەمەشەوە هەم برینەکە بە پاکی ڕادەگرن، هەم دەبێتە هۆی دوورخستنەوەی مێش و مەگەز و مێر و لابرینەکە. کاتێک پڵنگێک دەمی نەگات بە جێگەی برینەکە، تف دەکاتە سەر یەکێک لە چنگەکانی پێشەوەی و دەیدات لە برینەکەی. تووتی بەلکە زێڕینەی کاتێک کە دەمی ناگاتە برینەکە، بە یارمەتی هاوسەرەکەی تفەکەی دەدات لە برینەکەی بۆ ئەوەی چاک ببێتەوە. ئاسکی برینداریش لەسەر زەوی قەوزاوی ڕادەکشێت، چونکە لە ناو قەوزەدا بۆ ساڕێژبوونی برینەکەی مادەیەکی سوود بەخش هەیە. ورچەکانیش قاتیان دەخەنە ناو کوورەی هەنگەوە و سوود لە تایبەتمەندیە باشەکانی هەنگوین وەردەگرن کە ڕۆڵ دەبینێت لە چارەسەرکردندا.
هەنگەکانیش بە هەنگوین و مادەیەکی بەرگری کە لەشیان دروستی دەکات شیفایان بۆ دێت. گیانداری قوندوزیش بە یارمەتی دەردراوێکی وەکو جەلی کە لە لاشەیان دەری دەدات چارەسەر وەردەگرن. پشیلە و سەگەکانیش کاتێک کە نەخۆش دەکەون بۆ ئەوەی بڕشێنەوە چیمەن و گورگەکانیش پڕوشە گیای وشک دەخۆن. هەروەها لە دوای پێوەدانی مار بینراوە گورگ گیایەک دەخوات کە بە گیای مار ناسراوە بۆ نەمانی کاریگەری ژەهری مارەکە. ئەو ئاژەڵانەی کە بە سڕبوونی زستانەدا تێدەپەڕن چۆن خۆراکی پێویست وەردەگرن؟ لاپەڕە 19 زۆربەی ئاژەڵەکان پێش ئەوەی کەش و هەوا سارد بکات لە شوێنێکی گونجاودا خۆیان دەشارنەوە تاوەکو کەش و هەوا دیسان گەرم دەبێتەوە لە خەوێکی دوور و درێژدا نوقم دەبن و بەم خەوەش دەوترێت خەوی زستانە یان سڕبوونی زستانە. لە ماوەی سڕبوونی زستانەدا سیستەمی ناولەشی ئاژەڵەکان خاوبوونەوە و هێواشبوونەوەیەکی هێندە بەرچاو بخۆیەوە دەبینێت کە کەمێک لە مردن گەڕاوەتەوە. پلەی گەرمی لەش خێرا وەک پلەی گەرمی دەوروبەری لێ دێت و نزم دەبێتەوە. لێدانەکانی دڵی و هەناسەدانەکانی زۆر خاو دەبنەوە و ئاژەڵەکە لە خەوێکی مردن ئاسادا نوقم دەبێت. ئەو ئاژەڵە شیردەرانەی کە بە سڕبوونی زستانەدا تێپەڕ دەبن زۆربیان لەو شوێنەی کە تیایدا خۆیان شاردۆتەوە چەند جارێکی کەم بەخەبەر دێن و ئەو خواردەمەنیانەی کە پێشتر هێناویانە و شاردویانەتەوە دەیخۆن. هەندێک ئاژەڵ پێش سڕبوونی زستانە و هاتنی وەرزی زستان بە ئیلهامێکی ئاسمانی هەست بە هاتنی وەرزەکە دەکەن بۆیە خواردنی زۆر دەخۆن تا قەڵەو ببن و بەم شێوێژ لە لەشیاندا بڕێکی زۆر لە چەوری هەڵدەگرن و کۆی دەکەنەوە وەک گەنجینەیەکی خۆراک. بە بەکارهێنانی ئەم چەوریە لە ماوەی سڕبوونی زستانەدا دەتوانن بەردەوامی بدەن بەو ئیشکردنەی لەشیان کە بە شێوەیەکی ئارام و لەسەرخۆ بەردەوامە. لەو ماوەیەدا خۆی لە خۆیدا لەبەر ئەوەی جوڵە ناکەن زۆر پێویستیان بە وزە نییە. سەرەڕای ئەمەش دوای تەوابوونی زستان و سڕبوونی زستانە ئەم چەوریە ئەمبارکرا و هەڵگیراوە لە جەستەیاندا تەواو دەبێت و لە خەو هەڵدەستنەوە. لاستیکی خەتکوژێنەوە چۆن نووسینەکان دەسڕێتەوە؟ لاپەڕە 21 کاتێک دەمانەوێت نووسراوێک بکوژێنینەوە ئەوە لە دەرەنجامی ئەو هێزی لێکخشاندنەی کە لە نێوان لاستیک و کاخەزەکەدا دروست دەبێت ڕیشاڵەکانی سەر کاخەزەکە لە یەکجیا دەبنەوە و دەیپچڕێن. ئیتر بەم شێوەیە ئەو کاربۆن و مەرەکەبەی کە نێوانی ڕیشاڵەکانی پڕکردووە پاک دەبنەوە و دەتوانین دووبارە لەو شوێنەدا شت بنووسین. بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکان بۆچی قورس و گرانە؟ لاپەڕە 22 ڤایرۆسەکان کە بە بچووکترین پێکاتە ناسراون سەیرترین تایبەتمەندیان ئەوەیە کە لە هەمان کاتدا دەتوانن وەک گیاندار و بێگیانیش خۆیان بنوێنن لە کاتێکدا کە لە دەرەوەی تایبەتمەندی گیانداریدا خۆیان دەنوێنن لە شێوەی کریستاڵدان. کاتێک ئەو ڤایرۆسەی کە لە پێکاتەی کریستاڵدایە دێتە ناو خانەیەکی زیندووەوە خاسیەتی گیاندارێتی خۆی نیشان دەدات. ڤایرۆسەکان چونکە خاوەنی هیچ ئەندامێک نین بۆ ئەوەی چاڵاکی زیندەیی بنوێنن پێویستیان بە گیاندارێکی دیکە هەیە. لاشەیان تەنها بریتیە لە جینێکی ڕووپۆشکراو بە بەرگێکی پرۆتینی. ئەم بەرگی پرۆتینە گرنگترین پارچەی ڤایرۆسەکەیە چونکە ڤایرۆس بەهۆی ئەم بەرگەوە دەتوانێت بێتە ناو خانەکانەوە. ئەو ڤایرۆسانەی کە لەسەر بەکتریا دەژین باشترین نمونەن بۆ تێگەیشتن لە چۆنیەتی چوونە ناوەوەی ڤایرۆس بۆ ناو خانەکان. ڤایرۆسەکە سەرەتا بە بەشێک کە پێی دەوترێت کلک خۆی بە بەکتریاکەوە دەنووسێنێت. پاشان دیواری بەکتریاکە بە یارمەتی ئەو ئەنزیمانەی کە لە کۆتایی کلکیدا هەن کون دەکات. بەم شێوەیە زانیاریە بۆ ماوەی یەکانی ڤایرۆسەکە دەچێتە ناو بەکتریایەکەوە و وردە وردە ڤایرۆسەکە دەست دەگرێت بەسەر سیستەمی بەڕێوەبردنی بەکتریاکەدا. دواتریش کە هەستی کرد پێویستی بە وزە هەیە دەست دەکات بە بەکارهێنانی وزەی بەکتریایەکە. بێگومان لەم کاتەدا بەردەوامە لە زیادکردنی زانیاریە بۆ ماوەی یەکانی. لە کاتی زیادبوونیشیاندا گۆڕانکاری زۆر بچووک لە زانیاریە بۆ ماوەی یەکانی لە ڕێگەی پرۆسەی بازدانی بۆ ماوەیەوە ڕوودەدات کەوا دەکات زانیاریە بۆ ماوەی نوێیەکان تا ڕادەیەک جیاواز بن لەگەڵ باوانیاندا کە ئەمەش وا دەکات ڕوبەڕووبوونەوەیان قورس بێت. بەم شێوێ ژمارەیان زیاد دەکات. لە کۆتاییدا ڤایرۆسەکان لەناو بەکتریاکەدا ژمارەیان لە سنوور تێدەپەڕێت و بەکتریاکە پارچە پارچە دەکەن و سەربەست دەبن. پاشان دەچن خانەی دیکە توش دەکەن. ڕووەکی چا حەز بە چ جۆرە خاکێک دەکات؟ لاپەڕە 24 ڕووەکی چا بە زۆری لەو ناوچانەدا گەشە دەکات کە گەرمەسێر و شێدار و باراناوین. هەروەها زیاتر حەز بەو جۆرە خاکانە دەکات کە بێکلسن و بڕێکی زۆر ترشیان تێدایە. ئەگەر بێت و خاکێک ئەم مەرجانەی تێدا بێت و لە ئاستی دەریاشەوە بەرز بێت ئەوە جۆری ئەو چایی تێدا بەرهەم دێت گەلێک باشتر دەبێت.
ئەمڕۆکە پێویستی بە بارانی بەردەوام و جێگیرە بۆ گەشەکردن بە تایبەتی لە قۆناغەکانی سەرەتای نشونمادا لە بارترین کات بۆ ڕووەکی چاک کە ئامادە بکرێت بۆ کارگا ئەو کاتەیە کە بەرزیەکەی نزیکەی 180 سانتیمەترە. گەر لێ بگەڕێن ئەم ڕووەکە لە گەشەکردن بەردەوام بێت ئەوە دەتوانێت 30 مەتر بەرز ببێتەوە. خۆ بنیادنانەوە چییە؟ لاپەڕا 25. خۆ بنیادنانەوە بۆ پرۆسەیە دەوترێت کە لە دوای ئەوەی بەشێکیان ئەندامێکی لەشی هەر گیاندارێک لێ دەبێتەوە یان زیانی بەردەکەوێت جا هۆکارەکەی هەرچیەک بووبێت دووبارە بتوانێت دروست ببێتەوە. توانای گیاندارەکان بۆ سەرهەڵدانەوە بەپێی پێویستیەکانیان لە گیاندارێکەوە بۆ گیاندارێک تر دەگۆڕێت. ئەو گیاندارانەی کە دوژمنیان زۆرە و بەردەوام لە مەترسی بریندار بوون و لە دەستدانی ئەندامەکانی لاشەیاندان ئەم جۆرە وزە و چاڵاکییان زیاتر تێدا دیارە. وەک نمونەی ئەم بابەتە دەتوانین کرمی زەوی و مارمێلکە بهێنینەوە. کاتێک کلکیان لێ دەبێتەوە دوای ماوەیەک دیسانەوە دروست دەبێتەوە. لەم جۆرە چاڵاکیە لە جەستەی ئەو زیندەوەرانەی کە توانای بەرگریکردنیان هەیە لە خۆیان وەک مرۆڤ کە خاوەنی ژیری و هەستە زۆر کەم و دەگمەنە. ئەو ئافرێنەرەی کە لە هەمووان شارەزاترە بە دروستکردنی گیانەوەران بۆ هەر گیاندارێک بە پێی پێویستی خۆی توانای سەرهەڵدانەوەی پێبەخشیوە و بەم شێوەیە پارێزگاریان لێ دەکات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بۆچی کاتێک کە دەخەوین دەبێت لەسەر لای ڕاست پاڵ بکەوین؟ لاپەڕا 26. کاتێک کە لەسەر لایەک پاڵ دەکەوین و دەخەوین ئەو شوێنەی کە لەسەری پاڵکەوتوین یەکێک لە کونەکانی لوتمانی بە توندی لەسەردانراوە ئەمەش دەبێتە هۆی داخرانی ئەو کونەیان و کرانەوەی کونەکەی تر و کردداری هەناسەدان لەو کونەیان کە بە کراوەیی ماوەتەوە ڕوودەدات. کاتێک کە لەسەر لای ڕاست دەنوین کونەلوتی لای ڕاستماندا دەخرێت و کونەلوتی لای چەپشمان بە کراوەی دەمێنێتەوە. بەو کردداری هەناسەدانەی کە لە کونەلوتی لای چەپەوە ڕوودەدات چاڵاکیەکانی نیوەی لای ڕاستی مێشکمان زیاد دەکات. چاڵاکبوونی نیوەی لای ڕاستی مێشکشمان دەبێتە هۆی ئەوەی خێرایی لێدانی دڵمان کەم ببێتەوە و فشاری خوێنماندا ببەزێت و جوڵەی گەدەشمان هێواش ببێتەوە. بەم شێوەیە دڵمان کەمتر ماندوو دەبێت و بە ئاسانی خەومان لێ دەکەوێت. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی پشویەکی تایبەتی بدەین بە جەستەمان. پێغەمبەری خۆشەویستمان درودی خوای لەسەر بێت باسی ئەوەی بۆ کردوین کە لە فەرمودە شیرینەکانیدا کە باشترین شێوازی پاڵکەوتن لە کاتی نووسندا ئەوەیە کە لەسەر لای ڕاست بیت و لاق و قاچەکانت بەرەو لای لاشەت کۆ بکەیتەوە. هەروەها دەرکەوتووە کۆرپەلە لە ناو سکی دایکیدا شێوازێکی لەم شێوەیە لە نووسنی هەیە. ئەمەش خۆی بۆ خۆی سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە ئەم شێوازە لە پاڵکەوتن لە کاتی نووسندا شێوازێکی سروشتیە. چونکە کۆرپەلە لە سکی دایکیدا کە گەشە دەکات و ماسوولکەکان بەسەر ئێسکەکاندا دروست دەبن هێشتا تازەن و گرژ نەبوون. دوای لەدایک بوونیش هەموو جۆرە جوڵە و چاڵاکیەک بە گرژبوونی ئەو ماسوولکانە دەست پێ دەکات. ئەمەش واتای ئەوەیە باشترین شێوە بۆ ئەوەی پشوو بدەین بە ماسوولکەکانمان و وەرگرتنی ئەم شێوازە سەرەتاییە لە کاتی پاڵکەوتنمان کە هەر لە سەرتاوە لەسەری دروست بووین. جێپەنجەمان لەسەر ئەو شتومەکانەی کە دەستیان لێ دەدەین چۆن بەجێ دەمێنێت؟ لاپەڕا 28. ئەو ئارەقە ڕژێنانەی کە بە تەواوی بە پێستماندا بڵاوبوونەتەوە لە هەر شوێنێکی لەشماندا بە ڕێژەی جیاواز دروستکراون و بوونیان هەیە. لەسەری پەنجەکانماندا بڕێکی زۆر لە ئارەقە ڕژێن هەیە. کاتێک دەست لە هەر شتێک بدەین ئەو ئارەقەیەی کە لە ئارەقە ڕژێنەکانمانەوە دەردەچن لەسەر ئەو شوێنەی کە دەستمان لێی داوە بەجێ دەمێنێت و ئەمەش دەبێتە هۆی ئەوەی وێنەی جێ پەنجەکانمان کە تایبەتە بە خودی خۆمان و لە هی کەسی دیکە ناچێت بچێتە سەر ئەو شوێنە و لەسەری بمێنێتەوە. لە دوای ئەوەی کە بە دەوری خۆماندا دەخولێینەوە بۆچی سەرمان گێژ دەخوات و خەریکە بکەوین؟ لاپەڕە 29. دوای ئەوەی کە بە دەوری خۆماندا دەخولێینەوە و پاشان دەوەستین بۆ ماوەیەک ناتوانین هاوسەنگی خۆمان ڕابگرین و سەرمان گێژ دەخوات و خەریکە دەکەوین. چونکە سەرڕای ئەوەی ئێمە وەستاوینەتەوە بەڵام ئەو شلە تایبەتیەی کە بۆ ڕاگررتنی هاوسەنگی لەشمان لە ئەندامێکی بچووکی گوێی ناوەماندا دانراوە بۆ ماوەیەکی کورت دوای وەستانوان هەردەجوڵێتەوە. ئەو ئەندامەی کە هاوسەنگی لەشمان دیاری دەکات باری هاوسەنگی لەشمان بەپێی ئەو شلەی کە لە ناویدا هەیە دەنێرێت بۆ مێشکمان و بەم شێوەیەش بەهۆی جوڵانەوەی شلەی ناو ئەو ئەندامەوە مێشکمان زانیاری وا پێدەگات کە هێشتا دەخولێنەوە. لە هەمان کاتدا ئەو زانیاریەی کە لە ماسوولکە و چاوەکانمانەوە دەچێت بۆ ناو مێشکمان ئەوە دەگەێنێت کە ئیتر ناخولێنەوە.
بەم شێوەیە و بەهۆی ئەوەی کەوا مێشکمان بۆ هەمان بابەت و ڕوودا و لە هەمان کاتدا زانیاری جیاوازی بەدەست گەیشتووە، بۆ ماوەیەکی کورت کۆنتڕۆڵ و هاوسەنگی خۆمان لەدەست دەدەین، کاتێکیش کە ئەو ماددە شلەی ناو ئەندامی هاوسەنگیمان لە جوڵانەوە دەوەستێت و ئەو زانیاریەش دەگات بە مێشکمان، ئیدی هەموو شتێک دەگەڕێتەوە بۆ سەربارودۆخی ئاسایی خۆی. چۆن لە گەنەکان خۆمان بپارێزین؟ لاپەڕەستی گەنەکان بە مژینی خوێن لە گیانی زیندەوەرەکانی وەک مرۆڤ و مەڕ و گامێش و سەگ خۆیان دەژێن. گەنەکان کە جۆرگەلێکی جیاوازیان هەیە هەمویان زیان بەخش نین، بەڵام ئەم جۆرە مشەخۆرەیان کە لەسەر لەشی مرۆڤ و ئاژەڵی ماڵی دەژی دەبێتە هۆی جۆرەها نەخۆشی جیاتیە. کاتێک لە ترسناکترین نەخۆشیەکان کە ئەم گیان لەبەرە دەبێتە هۆکار بۆ گواستنەوەی، تای خوێن پژێنی کریما کۆنگۆیە. بۆ ئەوەی خۆمان لەم گیاندارە بپارێزین، پێویستە لەو شوێنانە دوور بکەوینەوە کە ئەم گیاندارەی بە شێوەیەکی بەربڵاو تێدا بەرچاو دەکەوێت، وەک ناوگژوگیا و چیمەن و سەوزای. ئەگەر چوین بۆ سەیران بۆ شوێنێکی وەکو ئەوانەی باسمان کرد، ئەوە دەبێت قاچ و پێمان بە جوانی دابپۆشین و بەڕۆتی نەچینە ناویان. کە گەڕاینەوە بۆ ماڵەوە پێویستە بەگشتی جەستەمان بپشکنین. دوای گرتنەبەری هەموو ئەو ڕێو شوێنە پێویستیانەی کە باسمان کرد، ئەگەر هات و هێشتا بەرچاومان کەوت کەوا گەنەیەک بە گیانمانەوە نووساوە، ئەوە نابێت خۆمان هەوڵی لێکردنەوەی بدەین بۆ ئەوەی ئەو ماددە زیان بەخشانەی کە لە گەنەکەدا هەیە زیانمان پێ نەگەێنێت. گرنگترین شت ئەوەیە کەوا گەنەکە بەبێ ئەوەی بیکوژین و ئازاری بدەین و بیتەقێنین لە لەشمانی دوور بخەینەوە. ڕاستترین ڕێگەش بۆ ئەم کارە ئەوەیە کە سەردانی بنکەیەکی تەندروستی بکەین. هۆرمۆنی ئەدریناڵین چییە؟ لاپەڕەسی و یەک. ئەدریناڵین بریتیە لە هۆرمۆنێک کە لەو ڕژێنانەوە دەردەچێت لەسەر هەردوو گورتیلەکانمان بوونیان هەیە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەچێتە ناو بۆڕیەکانی خوێن و تێکەڵ بە خوێنمان دەبێت. ئەگەر تەنانەت بڕێکی کەمیش لەم هۆرمۆنە بێتە ناو خوێنمانەوە، لێدانەکانی دڵمان زیاد دەکات و بیلبیلەی چاوەکانمان فراوان دەبێت و خوێنبەرەکان تەسک دەبنەوە و جوڵەی ڕخۆڵەش هێواش دەبێتەوە، بۆ ئەوەی ئامادەمان بکات بۆ بارێکی نائاسایی. ئەو دڵۆپە ئاوانەی کە دەکەونە سەر زۆپای گەرم بۆچی هەڵدەبەزنەوە؟ لاپەڕەسی و دوو. لە یەکەم بەرکەوتندا کاتێک کە دڵۆپە ئاوەکان دەکەونە سەر زۆپاکە، بەشی ژێرەوەی دڵۆپە ئاوەکان بە کاریگەری ئەو پلە گەرمیە بەرزەی زۆپاکە دەبن بە هەڵم. لە ئەنجامی ئەم بوون بە هەڵمە لە ناکاوە و زیادبوونی لە بڕی قەبارە دڵۆپەکان بەرز دەبنەوە بۆ سەرەوە. کە دڵۆپەکە دیسانەوە دەکەوێتە سەر زۆپاکە، بەشی ژێرەوەی دیسانەوە بوون بە هەڵمێکی لە پڕی بەسەردادێت و هەمان هەڵبەزینەوەی پێشووتر ڕوودەداتەوە. ئەم بارودۆخە تا ئەو کاتە بەردەوام دەبێت کە دڵۆپەکە بە تەواوەتی دەبێت بە هەڵم. هەڵبەزینەوەی دڵۆپە ئاوەکان دیمەنێکی کاریگەر دروست دەکەن. خوای گەورە ئەم تایبەتمەندیەی بەخشیوە بە ئاو و بیرۆکەی ئەوەی داوە بە مرۆڤ کە سوود لەم تایبەتمەندیەی ئاو وەربگرێت بۆ دەستخستنی وزە لە ڕێی وزەی هەڵمەوە. ئایا هۆی ساردبوونی کەش و هەوابارینی بەفرە؟ لاپەڕەسی و سێ. بەفر ئەوە نیشان دەدات کە هەوا ساردە، بەڵام لەبەر بارینی بەفر نییە کە هەوا سارد دەبێت. بە پێچەوانەوە بەهۆی ساردی هەواوەیە کە بەفر دەبارێت و بەفری باریویش دەبێتە هۆی کەمبوونەوەی سەرما. دەتوانین ئەمە ئاوا ڕوون بکەینەوە. بۆ نمونە، بۆ توانەوەی 1 گرام لە مادەیەک ئەو گەرمەی کە پێویستێتی بە پلەی گەرمی توانەوە ناسراوە. بۆ ئەوەی 1 گرام لە سەهۆڵ بگێڕینەوە سەردۆخی شلی و ببێتەوە بە ئاو، 80 کالۆری لە گەرمی پێویستە. ئاویش بۆ ئەوەی بچێتە دۆخی ڕەقی و ببێت بە سەهۆڵ، دەبێت ئەو بڕی وزەیە لە گەرمی بداتەوە بە سروشت و لە دەستی بدات. لەبەر ئەم هۆکارە بۆ هەر گرامێک لە ئاو کە دەبێتە بەفرێکی کریستاڵی کەشی 4 دەور بڕی 80 کالۆری لە گەرمی دەست دەکەوێت. بەپێی ئەم پێوەرەش بێت بە 10 تەن بەفر ئەو گەرمیەی کە دەدرێت بە کەشی 4 دەور هێندەی ئەو گەرمیەیە کە بە سووتاندنی 100 کیلۆگرام لە خەڵوزێکی کانزایی لە جۆرە باشەکەی بەدەستی دەخەین. ئەو گەرمیەی کە بەفر لە کاتی گۆڕانی لە دۆخی شلیەوە بۆ دۆخی ڕەقی دەیدات بە کەش و هەوا، زەبری ئەو سەرمایە دەشکێنێت کە کەش و هەوا هەیەتی. بەم شێوەیە ڕووەکەکان و ئاژەڵەکان و مرۆڤەکان لە زیانەکانی ئەو پلە گەرمیە نزمە پارێزراو دەبن کە دەکرێت بێتە کایەوە. کاتێکیش کە لە بەهاردا بۆ توانەوەی هەر گرامێک لە بەفر گەرمای کەش کەم دەکاتەوە. بەم شێوەیە ئەو ڕووەکانەی کە تازە چرۆیان کردووە و سەریان دەرهێناوە و لە فەوتان پارێزراو دەبن. سوودەکانی هەنجیر چییە؟ لاپەڕەسی و 4. کاتێک بە وردی بە چاوی سەرنجەوە بە دوای سوودەکانی هەنجیردا دەگەڕین کە ئەو میوەیە ئافرێنەری مەزن لە قورئانی پیرۆزدا لەگەڵ زەیتوندا پێکەوە سوێندی پێ خواردووە. یەکەمین شت کە سرنجمان ڕادەکێشێت ئەوەیە کە ئەم میوەیە لە ڕووی ڤیتامین و کانزاوە زۆر دەوڵەمەندە. بۆ نمونە،
یەکێک لەو کانزایانە کانزای مسە کە یارمەتی ڕخۆڵەکان دەدات بڕێکی زیاتری ئاسن بمژن. لەبەر ئەم هۆکارەیە ئەو کەسانێک کە خوێنیان کەمە و ئەوانەشی لە تەمەنی هەرزەکاریدا پێویستە بڕێکی باش هەنجیر بخۆن. هەروەها هەنجیر دەوڵەمەندە بە کانزای کالیسیۆم و لە شیر زیاتر کالیسیۆمی تێدایە. ئەو شیرینیە کە لە هەنجیردا هەیە هەرزکردنی ئاسان و کۆنتڕۆڵ کراوە. ئەو ڕیشاڵە ڕووەکیانەی کە لەناو هەنجیردا بوونیان هەیە سوودێکی زۆر گەورەیان هەیە بۆ جەستەمان. ئەم ڕیشاڵانە دەبنە هۆکاری ئەوەی هەم هەستی برسێتی کەم بکەنەوە، هەم ڕێژەی کۆڕسلۆڵ و شەکر لە خوێندا لەژێر کۆنتڕۆڵدا بهێڵنەوە، بە تایبەتی ئەو هەنجیرەی کە لە بەیانیاندا و بە برسێتی دەخورێت دەبێتە هۆی چاڵاکردنی ڕیخۆڵە و پاککردنەوەی. لەگەڵ ئەمانەشدا لەناو هەنجیردا هەندێک مادە هەن کە لە کردداری هەرزدا هیچ کاریگەریان نییە لەسەر قەڵەوبوونی مرۆڤ. بەپێی لە کۆڵینەوەکان دەرکەوتووە کە ئەم مادانە خاوەنی کۆمەڵێک تایبەتمەندین کەوا ڕێگە دەگرن لە توشبوون بە شێرپەنجە و نەخۆشیەکانی دڵ و دەمار. ئامێری کۆنتڕۆڵکردنی ئاسایشی دەرگا چۆن کار دەکات؟ لاپەڕە 36. ئەو دەرگایانەی ئامێری کۆنتڕۆڵی ئاسایشیان لەسەرە کاتێک کەسێکی پیادا تێپەڕ دەبێت زەنگێکی ئاگادارکردنەوە لێ دەدات و چاودێرەکان ئاگادار دەکاتەوە ئەگەر کەسەکە کانزایەکی چڕی وەک دەمانچە یاخود چەقۆی پێبێت. لە ڕۆژگاری ئەمڕۆماندا ئەم جۆرە دەرگایە لە فڕۆکەخانەکان و نەخۆشخانەکان و ناوەندەکانی کڕین و فرۆشتن و ئەو شوێنانەدا جێگیر کراوە کە خەڵکی بە شێوەیەکی بەربڵاو ڕووی تێدەکەن. شێوازی ئیشکردنی ئەم دەرگایانەش بەم جۆرەیە. بەهۆی دەزویەکی کەمی کارەبا بوارێکی موگناتیسی لاواز دێتە ئاراوە. جا ئەم بوارە موگناتیسیە بە هەر هۆکارێکەوە پچڕانی تێبکەوێت ئەوە زەنگی ئاگادارکردنەوە لێ دەدات. کام میوانە دڵخۆشیمان زیاد دەکەن؟ لاپەڕا 37. ئاستی دڵخۆشی و زیندە چاڵاکی لای ئەو کەسانەی بەردەوام شلیک و مۆز و ترێ و پرتەقاڵ دەخۆن بە ڕێژەیەکی بەرچاو زیاد دەکات. بۆ نمونە شلیکە لە هەمان کاتدا گەنجینێکی باشی ڤیتامین سیە لاویەتی وزە بە جەستەی مرۆڤ دەبەخشێت و لە ڕێی چالاکردنی ڕژێنەکانی جەستەشەوە یارمەتی دەرێکی باشە بۆ دابەزاندنی پەستانی خوێنی بەرز. هەروەها مۆز یەکێکە لەو میوە بەتامانەی کە مرۆڤ بە بۆن و بەرامەکەشی دڵخۆش دەبێت و دەوڵەمەندە بە کالیسیۆم و مەگنیسیۆم. هەروەها زۆر سوود بەخشە بۆ ئەو کەسانەی هەست بە ماندوێتی دەکەن و تووڕەن. ترێش بەهۆی ئەو شەکرە سروشتەی کە لە پێکاتەکەیدایە بە خۆراکێکی باشدا دەندرێت بۆ ئەو کەسانەی لە کارەکانیاندا لە ڕووی دەرونیەوە ماندوو دەبن. پرتەقاڵیش میوەیەکی جوان و بەتامە و جموجۆڵی مرۆڤ زیاد دەکات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.